مەلایکەی ڕۆحکێشان کە دێن بۆ ڕۆحکێشانی ئێمە دوو جۆرن. دوو جۆر مەلایکە دێ بە ڕۆحکێشانی مرۆڤەکان. جۆرێکیان مزگێنی بەهەشت و ڕەزامەندی خوات پێدەن. یا ڕەبی خوای لەو کەسانەمان بگێڕێ. مزگێنیت پێ ئەدەن خوالێت ڕازی بووە. تۆ بەهەشتیت. ئەبێ مەلایکە بە فەرمانی خوا بڵێت تۆ بەهەشتیت، نەک مام حاجی خۆ بڵێ بەهەشتیمەوە، نای خوا لای خوا. من بەهەشتیم چیم کردووە؟ نا، ئەوە نای خوا لای خوا، بەڵکو لەوانەیە خوا بۆ قسە بخاتە ناو ئاگری دۆزەخەوە. بڵێ شەڵا ئومێدمێ بڕۆم بەهەشتەوە لە عەزابی خواشە ترسم. نەک قەتعیکەی، قەتعی نابێ بکەی. عەشەرەی مبەشەرە ئەو دە نەفەری مزگێنی بەهەشتیان پێداوە، پێدراوە ئەترسان جەهەنمی بن. تۆڵێ من ناترسم، دیارە تۆ تەڵەبەی شەیتانی بۆیە ناترسی. ئەگەر لە دین تێ بگەشتایە ئەترسای، بەس تێ نەگەشت بۆیە ناترسی. جۆری یەکەم دێن بۆ لای ئیمانداران مزگێنی بەهەشت و ڕەزامەندی خۆیان پێدەن. بۆیە زانایان دەفەرمون ئینسان کە ئەچێتە بەهەشتیشەوە ئەو تام و چێژەی لەبیر ناچێت، ئەو لەزەتە خۆشەی لەبیر ناچێت لە کاتی مردنیان مزگێنی بەهەشتیان پێداوە. ئەمەندە خۆشە، یا ڕەبی خوای لەو کەسانەمان بگێڕی. لەناو بەهەشتیشا خۆشی ئەو مزگێنی لەبیر ناچێت. جۆری دۆمیش مەلایکە پەنا بەخوا دێن دەڵێن فڵان کەس تۆ بۆ دۆزەخ دەڕۆی، پێشەوەی بمرێ هێشتا ڕۆحی دەرنەچوو. فڵان کەس تۆ بۆ لای غەزەبی خوا دەڕۆی، خوا لە تۆ تووڕەیە، لێت ڕازی نییە. پەنا بەخوای گەورە. بۆیە ئەم دوو جۆرە تاقمە دێنە خوارەوە. جا بۆیە ئەمڕۆ هەڵی بژێرە کامیانت دەبێ بەکردەوە، نەک بە قسەی خۆت. خوای گەورە بە قسەی تۆ ناکە، بڕیار لای خوای پەروەردگارە. تۆ بەهەشتیت یا دۆزەخیت، خوا لێت خۆش بووە یا لێت خۆش نەبووە. کەواتە ئاگادار بە. ئەهلی تەقوا، ئەهلی ئیمان مزگێنی بەهەشتیان پێدرێ، مزگێنی ڕەزامەندی خۆیان پێدرێ. پێیان دەوترێ مەترسن، ئەلا تەخافوا وەلا تەحزەنوا. مەترسە لە مەولا، ترس بۆ تۆ نییە هیچ. خۆشە ڕۆحت بکێشن و بڵێن مەترسە، بەڵام بۆ کێ؟ بۆ کەسێک لەگەڵ خوادا ڕازگۆ بوو بێ. جا بۆیە ئەمڕۆ هەڵی بژێرەکان مەلایکەت پێخۆشە بێتە خزمەتت. مزگێنی بەهەشتت پێ بدا یا دۆزەخ، مزگێنی ڕەزامەندی خوات پێ بدا یا تووڕەیی خوا. ئەمڕۆ بە کردەوەکان و بە قسەکان و بە عیبادەتەکانت بڕیاری خۆت بدە، چونکە ئەوان دێن بە پێی کردەوەکان و قسەکانی تۆ بڕیاری سەدرەوە بە فەرمانی خوا، پاش ڕەحمی خوای گەورە.